چەکدارەکەی داعش دەیانویست مۆڵگەیەک لە قەرەهەنجیر دروست بکەن. گوندێکی تەقتەق لە بێ ئاوی خۆپیشاندانیان ئەنجامدا و فەرمانبەرانی گرێبەستیش دوامۆڵەت ئەدەنە حکوومەت. سڵاوتان لێبێت. ئەو دوو چەکدارەی ئەمڕۆ لە قەرەهەنجیر ڕوبەڕووی هێزێکی ئاسایش بوونەوە نیازیان خراپ بوو. دەیانویست مۆڵگە بۆ کار و چاڵاشەکانیان لە ناو ناحیەکە دروست بکەن. ئەنجومەنی ئاسایش ئاماژەی بەوە کردووە لە ڕوبەڕووبوونەوەی ئاسایش و چەکدارەکاندا یەکێ لە چەکدارەکان کوژراوە و یەکێکی دیکەش بە برینداری دەستگیر کراوە. هەروەها ئاسایشێکی ژیانی بەخشیوە و دانێکی دیکەش بریندار بووە. ئاڤێستا محەممەد بەڕێوەبەری ناحیەی قەرەهەنجیر بە 1964 وێت چەند ڕۆژێکە زانیاریان لە سەرجم و جۆڵی چەکدارانی داعش لە سنوورەکە هەیە و دوو چەکدارەی ئەمڕۆ بە هەلیان زانیوە کە قوتابخانە نییە و پشووی فەرمیە بەنیازبوون لە ناوێچێک لە قوتابخانەکان بمێنەوە و دەست بەکار و چالاکی خۆیان بکەن. تەنیا 100 مەترێک لە زێی بچووکەوە دوورن، بەڵام چەند ڕۆژێک کە دانیشتوانی گوندی سەرکەڵەکی ناحیەی تەقتەق ئاویان نییە بیخۆنەوە و دوو ڕۆژیشە کارەبەیان نەدیوە. بۆیە ئەمڕۆ گردبوونەوە و خێمەی ناڕەزایەتیان هەڵدا. پێشڕە و ڕەفعاتێکێ لە دانیشتوانی ئەو گوندا بە 1964 وت بەم وەرزی گەرمایە سەرەکیترین پێداویستی ئاو کارەبایە. ئێمەش ئەو چەند ڕۆژە دەناڵێنین بەدەست نەبوونی ئاو کارەباوە. تا ئێستاش هیچ لایەنێکی پەیوەندی پێوە نەکردوین بۆ ئەوەی کێشەکانمان چارەسەر بکەن. گوندی سەرکەڵک تەنیا 100 مەترێک لە ئاوی بەخوڕی زەی بچووکەوە دوورە، بەڵام ئێستاش تووشی قەیرانی ئاو بوون. هۆکارەکەش هەبەیە کارەبایان نییە غەتاسەکانیان ئیش پێ بکەن و ئاو هەڵنادەن. مەبەستیان غەتاسەکانە. دەستەی فەرمانبەرانی گرێبەستی حکوومەتی هەرێمی کوردستان تا 1/8 ئەم ساڵ مۆڵەت ئەدەن بۆ ئەوەی بە هەمیشەیی بکرێن. لا بەیاننامەیەکدا ئەڵێن ئەو خواستەیان جێبەجێ نەکرێ دەست بە خۆپیشاندان ئەکەن. ئەمڕۆ یەکشەمە لە بەیاننامەیەکدا نوێنەرایەتی دەستەکە ئەوەشی وتووە کە پێشتر بەڵێنیان پێدراوە لە ماوەی 15 ڕۆژ کاری زدی ئەکرێ لە سەردامەزراندنی گرێبەستەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەو تیمە تەنانەت ئامادەنین زانیاری و گفتوگۆشیان لەگەڵ بکەن بە بیانووی جیاواز. ئێمە هەموو جۆرە قوربانیەکمان داوە لە ماوەی چەندین ساڵ فەرمانبەری دوور بووین لە مۆڵەتی نەخۆشی، بێ مۆڵەتی دایکایەتی بەنی و موچەیی، بێ گۆڕینی بڕوانامەکانمان، بێ دەستخۆشی و سەرموچە، بێ هەموو ئیمتیازاتێک بەردەوام بووین. بۆیە ئەو مافەی خۆمان دەوێت کە دامەزراندنی هەمیشەییە. با بڕیاری یاسایشی قەزای کفریە و شوێنانە داخران کە کاری هەڵبەشاندنەوەی پاتری ئۆتۆمبیلەکەن، ئەوەش بە هۆکاری ئەوەی خاک و ژینگە پیسەکەن. عوسمان محەممەد بەڕێوەبەری یاسایشی قەزای کفری بە 1964 وت لە سەرداوای قایمقامەتی کفری ئەمڕۆ یەکشەممە بە شێوەیەکی کاتی ئەو شوێنانەمان داخست کە پاتری ئۆتۆمبیل هەڵەوەشێنن. وتیشی تێزابی ناو پاتریەکان ڕژێتە سەر زەویەکەوە مەشتێک هەڵبە خاک ئەبێت و زیانی تەندروستی و ژینگەیشی هەیە. هەر بۆیە بڕیاری داخستنیان دراوە. بەوتەی بەڕێوەبەری یاسایشی کفری بڕیارەکە بۆ ماوەیەکی کاتی هەر کاتێک مەرج و ڕێنمایە ژینگەیەکانیان جێبەجێ کرد ئەتوانن دەست بەکارەکانیان بکەنەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.